ناوم نهاد لەتیف سەلیمە، ناسراو بە نهاد لەتیف قۆجا، لەدایک بووی شاری هەولێرم، کاندیدی ژمارە 12 لەسەر لیستی 183 پارتی دیموکراتی کوردستان بۆ پەرلەمانی کوردستان. یەک لەو پرۆژانە کە ئومێدەوارم بتوانین لە داهاتوودا ڕەهای بکەین و بینینە سەر ئەرزی واقع. پرۆژەی هاتوچۆی گشتیە کە پاسی پێ دەڵێن، پاسی داخلی پێ دەڵێن، یەک لەو خەونەمە کە دەمەوێت لە هەولێر و ئەگەر بکرێت لە کوردستانیش ئەو خەونە بەجێ بگەینین بۆ ئەوەی هاتوچۆی هاوڵاتیان ئاسانبی بۆ هەموو شوێنێک لە جیاتی بەکارهێنانی ئۆتۆمبیلی تایبەت. نیهاد لەتیف سەلیم قۆجا ساڵی 1950 لە شاری هەولێر لەدایک بووە. دەرچووی بەشی وەرزشی پەیمانگای مامۆستایانی هەولێرە. ساڵی 1970 تا ساڵی 2004 لە وڵاتی ئەڵمانیا ژیاوە. 12 ساڵ قایمقامی ناوەندی شاری هەولێر بووە. ئەندامی ڕێکخراوی خێرخوازی وۆنگس ئۆف هەڵپی ئەڵمانیە کە لە شەڕی دژی داعشدا بەردەوام هاوکاری هەرێمی کوردستانی کردووە. هەڵگری مەدالیای کۆماری ئەڵمانیای فدراڵە. ئەوڕۆ بە تەمامە لێرەوە بچمە بەڕێبەراتی گەیاندن، گواستن و گەیاندن. حەزم کرد بە پاس بچم، بەڵام بە خۆتان دەزانم پاس نییە ئێستا لە هەولێر، پاسی گشتی پێ دەڵێن. خەڵک ناچار دەبی یان بەو پاسە بچووکانە کە ئەویش ناتگەین هەموو بەستەچی و یان بە تەکسی بڕواتن. ئەوە یەک لە کێشەکانە کە نەک بەس هەولێر لە تەواوی شارە گەورەکانی کوردستان هەیە و من یەک لەو پرۆژانێکە باسم کرد کە بوویتە هیوا و ئاواتم دابینکردنی پاسی هاتوچۆی گشتیە بۆ هاوڵاتیەکان بۆ ئەوەی تەواوی گەڕەکەکان و سنتەری شار پێکەوە بەستی و پرۆژەکەش ئەوەیە بە حکمی ئەو پەیوەندەی کە هەمە لە ئەڵمانیا توانیمانە لە شاری دیسلدۆف لەگەر پارێزگاری شاری دیسلدۆف تعاون بکەین پێکەوە بۆ ئەوەی ئەوان بەتەمانە نزیکەی 150 هەتا 200 پاسمان بدەنێ. دیارە ئەوان بەرنامەچیان هەیە بۆ ئەوی ڕۆم بکەوە چۆن ئەو پاسانە دێتێرە. ئەوان بەرنامەچیان هەیە تا ساڵی 2020 لە ناو شاری دیسلدۆف نابی هیچ پاسێک ببینێ کە بە دیزل و یا بە گاز ئیش دەکا، هەمووی دەبتە کارەبایی و ئەویش ئامادەکاری نیشاندا کە ئەو پاسانە بکرێتە دیاری بۆ شاری هەولێر و ئەگەر زیاد ما بێگومان دەتوانین شارەکانی دیشی پێ بەستینەوە بۆ ئەوی بتوانین تەواوی خەڵکی کوردستان و تەواوی هاوڵاتیانی کوردستان لەناو شارەکان سوودی لێوەرگرن و بەرنامەشەیە ئەگەر ئەو بەرنامەیە 100% تەواو بوو بتوانین شارەکانیش پێکەوە ببەستین. ماوەیە کە لێ ڕاوەستانی لە ئەوەی چاڕوانی پاس دەکەین بگەنی دیارە پاس درەنگ دێ بۆیە هاوڵاتیان ناچار دەبن سواری تەکسی بن و تەکسیش خۆتان دەزانن پارەیەکی زۆرە و دەکرێت بە پاس ئەگەر پاسە بە پارەیەکی کەم هاتوچۆ بکەن و ئێستا بڕیار وایە کە بچینە بەڕێوەبەراتی گشتی گواستنەوە گەیاندن بۆی بزانین لەوێ کێشەکان بە تەواوی چییە بۆ هێنانی پاس لە کوردستانەوە بە تایبەتی لە شاری هەولێر. مادنێ بی ئامۆزە خۆش بیا خۆت دەچینە بەڕێوەبەراتی گواستنەوە گەیاندن لای تەربیە هەولێری دەکات. هاتوچۆ ئەوانە کووە ئەگەر مەسەن پاس و شتیوا لە هەولێرێ نییە قەدیمەنە منداڵ لە بیرمەسەن لە هەولێر لە شارەکانی دی عێراق هەمووی پاسی هاتوچۆ هەڵبێستا ئەو پاس و ماسانە نەمایە مەسەن لە سیستەمەکی پاس دابنرێ لە هەولێرێ تەسیب لەنگۆ دەکا یان پێتان خۆش دەبی یان چکە دەبتە هۆی ئەوەی کە ئۆتۆمبیلی خصوصی کەم هاتوچۆ بکات لەسەر
شوێنە گشتەکان وەسەر هەدی ئەوە زیاترە بێزگەلەوەی دەتوانانی بین هاوکاری ئەوەش دەکا کە ژینگە پاکتر دەبیتن ئەگەر ئەوەندە ئۆتۆمبیلی خصوصی نەبی لەسەر زادەی خەڵک بە پاسی عمومی هاتو چۆ بکە حتمما ئۆتۆمبیل نایەتن ئەو تەسیر لەنگۆ دەکا ناکە ئەو پیشە بەخوای وەکو تاسیرکردن مەسەڵەن ئێستا ئەوڕۆ نەفەر هەیە بژێوی ژیانی یعنی ئەوەندە نییە زیاتر سواری زیاتر سواری پاسە بی مەسەلەن هەشە شوێنەکەی ئەوە نییە بەس بە پاس بڕواتنی ئیلا دەبی بە تەکسی بڕوە تاسی دەمە ناکە ینی بەو ڕادەیە تاسی دەمە ناکات یانی ئەمە شەری حکمانەیە توانێت ئەوەی نییە لەوانێ بە تەکسیات چۆ بکاتن دەتوانێت چۆ ڕاست ئەوە شتەی باش یعنی تو بە مەسلحەتی خۆت نوێ برێ وەڵا بەس دەبی تەکسی هەبیانەوە هەمووی ڕەبتە بە یەکەوە بەرژەوەندی هاوڵات بەرژەوەندی هەرامەتیشە وەڵا گەرەوە بکرێتن پاسی عمومی هەبی لە شارەکان وەکو باسم کرد یەک هاتوچۆی هاوڵاتی ئاسانتر دەبی دوو بەشێک لە هاوڵاتی کەم دەرامەت دەتوانی بە ئیسراحەتی خۆی هاتوچۆ بکاتن سێ وەکو باسم کرد سوودەکی زۆر زۆر لۆ ژینگەی دەبیتن چونکە ڕۆژانە بە نەبوونی ئەو پاسی گشتی کە عمومی پێ دەڵێن بە هەزارها ئۆتۆمبیل لەسەر شەقام دەبینی زۆربەی زۆریشکە ئۆتۆمبیلان دەبینی یەک نەفەر بە تەنێ داژواتن خۆ ئەگەر پاس هەبیتن پاسە سیچل نەفەری هەڵگریەوە ئەوە سیچل ئۆتۆمبیل کەم دەبتەوە لەسەر حساب کەزانە چەندە یانی سوودی لۆ هەموو شتێک دەبێت بەکارهێنانی هێڵەگشتیەکانی گواستنەوە هەم کات دەگەڕێنێتەوە و هەم پارە هەم نیشانەی یەکانگیری شار و بە یەکەوە بەستنیەتی و هەم هێمایەکە بۆ نەزم و سیستم ئەوە جگەلەوەی قەرەباڵقی سەر جادەکان و ڕێژەی پیسبوونی ژینگە بە دووکەڵی ئۆتۆمبیلەکان کەم دەکاتەوە. ئەمڕۆ لە کوردستان هێڵەکانی گواستنەوەی گشتی ئەگەر نەڵین لە کارکەوتون ئەوە تووشی جۆرێک لە ئیفلیجی هاتوون کە وەڵام گۆی خواستی هاوڵاتیان نییە. ئەگەر هێڵە گشتیەکان بە هەموو جۆرەکانی و لە وڵاتە پێشکەوتوەکان نیشانەی جوڵەی خێرای کار و بزنس بێت ئەوە لە کوردستاندا بوونی زیاتر لە ئۆتۆمبیلێک لە بەردەمی ماڵەکان دەرخەری ئەو ڕاستیە کە لە وڵاتی ئێمەدا کەم شت کۆمان دەکاتەوە و بەشی هەرە زۆری ئەرکەکان کەوتونە سەرشانی هاوڵاتیان خۆی ئەمەش هەم کاریگەری ئابووری هەیە و هەم ژینگەیی پرسیار ئەوەیە حکوومەت چۆن دەتوانێت ئەم کەرتە هەستیارە ببوژێنێتەوە. کێشەتان چی ئەنگۆ لە ناو شار تا ئێستا کەرتی گواستنەوەی گشتی نییە گواستنەوەی گشتی ینی گواستنەوە بە شێوەی تراموای و شێوەی پاسیش بە سیستەم ڕاستە ئەمە پاسمان هەیە لە هەولێرێ ئەو پاسە گسکانەمان هەیە نزیکەی لە هەولێرێ نزیکەی 44 هێڵمان هەیە کە خەڵک دەگوازرێتەوە لە ناو سەرتەری شار لە بۆ هەموو گەڕەکەکان و هەموو ئۆردوگاکانی هەولێر و ناحیەکانی چادەور ئەوەی نزیک هەولێرن بەڵام بەڕاستی بە شێوەیەکی سیستەماتیک نییە ئەو پاسانە ئێمە وەک وەزارەتی گواستنەوە و بەڕێبەراتی گواستنەوە هەولێر پرۆژەیەکی دیزاین کراوی مەشروعی ستی پاسمان هەیە لە هەولێر بەڵام پێویستی بە حکومەتی حکومەت هەیە کە هینانی ئەو پاسانە بۆ هەولێرە لە ئەوەی بە شێوەی ئەو سیستەمەی کە لە دیزاینەکەی دانرایە کەش کۆمپانیایکی ئیتالی تەسمیمی کردیە لۆی بکرێتە بواری جێبەجێکردن. دامنێ هەندێک سەردانی 100 مەتری و 40 مەتری و ئەو شوێنانە بکەم کە لێ نازان پاس بەتەواوی دەسوڕێیانە کێشەی قوتابیان هەیە لە هاتوچۆکردن و ئەوانە تا چ ڕادەیەک مەسەلەن ئەو کێشانە چارەسەرکرایان چارەسەر دەکرێتن. دەبینی هەندێک پاسشمان هەیە زۆر کەونێ لە شاری هەولێرە ئایا لەوە نەکرایەتەوە کە ئەو پاسانە بگۆڕدرێ ئایا پەیوەندی بە دەرامەتی خەڵک هەیە پەیوەندی بە بارودۆخەکەی هەیە
خۆی کۆنی پاسەکان بە تایبەتی زیاتر ئێمە لە هێڵی سیمەتری هەیتمان خۆ دەزانی هەولێر شارەکی بازدەیە لە هێڵەکانی سیمەتری و چلمەتری و 60 و 100 و ئێستاش 120مان هەیە. هێڵی سیمەتریمان پاسەکانیان زۆر کەونە. پێشتر حکوومەتی هەرێم بەرنمەیەکی هەبوو کە 3000 دلاری دەدا هەر پاسێکی کەون لە مۆدیل هەشتایەکان بیگۆڕی بە پێشی ئەو قەیرانی دارایی 3000 دلاری دەدا لەگەڵ ژمارەکەی دەدا وەشی دەکرد کە ئۆتۆمبیلەکە بۆ خۆی هەڵوەشێنێتەوە بەڵام هێڵەکانی 6 مەتری و 100 مەتری ئەوانش بەڕاستی کارکردنیان تۆزە زحمەتە ئێمە هەند چەند پاسێکمان هەیە کار دەکەن ئێستا بەڵام لەبەر نەبوونی کۆنێکشن لەگەڵ هێڵەکانی تر خۆی ئەو پرۆژەی سیپاسی کە باسم کرد حەلی ئەو مشکلانەی هەموو کردیە تۆ لە هەموو هێڵەکان کۆنێکشنت هەیە حەک لەوەی کە جەنابەت باسی دەکەی دیزاینەکە بردم لەگە خۆم تەمەنەوە سەرەتایکی زۆر باشە وایان دەزانی نیمانە کە نیشانی وانمدا گوتیان ئەوە دەتوانین بلین نیوەی ڕێگاکەیە بەس ئەوە مایە بتوانین لێرە بە هەمانجی ئەو وەختی ئەوجا نازان پارێزگاری هەولێر دەبیتم یان وەزارەتی گواستن و گەیاندن دەبیتم هیمەتێک بکرێ دەستەیەکی مشتەرەک پێکەوەی دابمەزرێ هەم لە بابلێن لە تەکنیکارە ئەڵمانەکان و هەمی خۆشمان چکە بە خۆت شارەزایی زیاتر دەزانی پێویستی بە جوور دەکا مەسەرەن دەتوانانی بڵێ محەتات دروستکەی لێرە شوێنی گەرازی چاکردنەوە ڕاوەستان و چاکردنەوە ئۆتۆمبیلەکان بزەڵ دیپۆتی دەوێت ئیشەکی و ئاسان نییە پێویستی بە جوودەشی باشەیە مێدەوارم ئەمش ئەو پەیوەندیم کە هەیە لەگە ئەڵمانیا ئەو پەیوەندی باشە دەتوانین لەو ڕێگایە بەڕاستی تەرخانی بکەین بۆ ئەوی بتوانین سوود بە خەڵک بگەینین و لۆ معلوماتیشتانن ئەو پاسانە بە بەلاش دەماندنی هیچ داوای پارە و شتیوان ناکەن چکە خۆیان دانێ تا ساڵی 2020 هیچ پاسێک لە شاری دسودۆف نەمینە ئەوەی بە گاز و ئەوانە ئیش دەکارەبایی بۆیە حەزیان دەکرد بە زووترین کات ئەو پاسانە نەقل بکرێت لۆ وڵاتێکی دی وەکو بتوانێن هاوکاری وڵاتێکی دی بکەن. لێرە ئیش دەکەن پاس دەستە سەرێ چاڕوان دەکە هەتا پڕ دەبیوەنیە ئەو جا نەفەری دەبە مەسەلە لە جێیان وانە پاس دێ دەڕوا بە وەختی خۆی بە تو ئیشەکتێ مەسەلەن لە حەتەی ئەوەی ڕاوەستای ئی پاسی سعات دە هەڵت دەگری مەسەر 20 دقەی دەگەی ناو شاری مەسەر ئەو سیستێمە لێرە نییە ئەگە بمانتانی بە مەسەلەن سبە و دووس بە سیستەمەشی ئەوها دانین لۆنگ و کو دەبیتە مەسەلەن چۆن زۆر باش دەی بەس مامۆستا یەکشمان ئەوەیە تەماشا دەکەی ئەمە جێگامانی نەفەر ڕاوەستان ئەمە بە ئەو داواشمان کردیا یان لەسەر جادەکان مەبەستۆنی بەری لە سەدەکەی ئێستا تەماشا دەکەم من سعات دەبم چاوەڕێ بکە ئەو نەفەرە لەوێت کە چاوەڕێ من دەکە ئەو سعاتە لە چێ ڕاوەستی ستانان یەکەم بارانە دومینیش گەرمایە لەبەو گەرمای چ ڕاوەستی یان وێزگەی ڕاوەستان یەک لەو مشکلانە ئەوەیە نییە لە بۆ کابرا ڕاوەستی ئەوجا تەلەبەیە هەر کەسێک بینیم ڕێبێدابی ڕابۆسیێتە چاوەڕێ پاسەکەی دەکاتن لەسەر جادەکەی پیاسە دەکاتێ وەرز دەبی مەجبورە بە تەکسی جی ئیسراحەتە نەبێ ئێستا گەماگەلێکوانە جی ئیسراحەتمان نەبێ ڕاوەستێک وەرز دەبی ئەوجا هەیە بەردەوام دەوامی هەیە ڕۆژانە ئەوەیە ئەمە لە بە ئەوەی دەمانێت یەکەم جارەوە داواشمان کرد جێگانشمان لە بۆ نیشانکردن هەر گوتیان باشە هەر باشەیە ڕێشمێ لە بۆنگۆ بەستە کوردستان هەر دەرێن باشە ڕاست ئەو باشەی ئەمەی پشتیا خۆی سیستەمی دەوێت و ئاسان نییە سیستەمی دەوێت ئەدی مەسەلەن لێرە بابنێ ئێستا سعات دەونیوە دەونی حرەکەت دەکەی پاش 5 دقەی بابلێن دەگەی لای شیراتەوە ئەگەر لەوێ وێزگەی ڕاوەستان هەبی نەفەر ڕاوەستە دەزانیتم 5 دقەی مەسەلەن پاس دێ سوار دەبی دەڕوە خۆشە جێیەکەش دیار دەبی نەک دابەزینەکانیشمان لۆ بە ئاسانتە دەبی خەرکەس دەبۆ دیێ لە زیێکە ڕادەوەستیتر بەزەکەت هیچ نەبیتن کابرا نازانێت بەس ئێستا وەختان نییە هەر وەختێک مەسەلەن ئەوە بیدەڕۆی بەڕێ دەکەی ئەمە لێکوان ئێستاکە بە نەفەرین ئەوەکانکانوانە بە دەقەیە هەن لێرە ئەگە ئێستا پاس ئەتا نەفەری بە تەواوی سوار نەکا پڕ نابی ئێستا لە خەتی پشتە بەینە هەتا سعات دا بە دەقە دەڕۆی هەش دەڕوا 8:30 9 چارێک دەڕوا لە پاشەوە دەبتە نەفەر بە 14 نەفەری دەڕۆین جێی نەفەری کە دێرینەوە لە بۆ ڕێگە هەبی بە خۆمان کۆسەرەکانمان
25 دەگری هەتا 28 دەگری ئەوجامە 14 نەفەری دەبین ئەگە بوو ئەوە هەرەگرین ئەگەر نەشبوو ئەوە دەکات دەڕاتن و نام کۆسەرەکە سەر دەکانە لە بۆ نەفەرەکەش ڕاستە بەس لێرە انتیزارێکمان هەیە کابرا تا 14 نەفەرەوە دەبێت زۆری دەبات بەس ئەمەش ئەگەر 14 نەفەری نەبینەوە لەو سەری زەرەر دەکەن یان لە 14 نەفەری کەمتر بارکەی زەرەر دەکەن کەس ناگەڕێتەوە بەس سبەینان ماکردە دەقەنەیتە نیو ساعت 8 چارێک ئەوانە خەڵکی دیشێ مەسەلە قوشتە پەش دێتە ناو شاری ئەوزەمەوە دەکەین قوشتە پەش بۆ دەکەین وەختەکەمەوە دانایە دەگەڕێتەوە سیاران ئەو سێ سیارێکە زوو لێرە سنووتر دەڕاتن لەوێ دەگەڕێتەوە وەختی دەوامداهینەوە کێشە هەیە لە هاتوچۆی پاس و شتیوادای مەشاکل هەیە کێشە لەو سەرێ نییە لە چێ دەرێت لەو سەری کە دێ یعنی زۆر ینی دەبی بە پێوە ڕاوەستی کە دێ ناو شاری وەنیە بەڵێ کە دێ ناو شاری یعنی هەر لەوێ بابێن پێش بگاتە سەتی پڕ دەبی بە پێوە بەش ناکەم هەناوێت جێ نامێنێ دێ نامین دەی بە پێوە وەشی دارانی نییە بۆ ڕووشی وای هەبی خۆدەبی پاس زیاتر بیتن وڵی لەو سەری یعنی زوو بەڕێیان کە زوو بێن یان کێشەمان نییە کە زوو بێت بە پڕی دێ کە بە پڕی بێ هەر دەبی ڕاوەست ئابەتە سەرنگا لەو سەری ئێستا چۆلە ئەوە ژێک لەو سەبانەیە کە پاسی عمومی لە وەکو جاران نەما وەکداران نەماوە ئەگە بکرێ ئەو پاسە بەعنی بە بۆچونەتی باش دەبیتن هاتچۆی خەڵک ئاسان دەبی ئەگەر یعنی وەکو جاران وەکو جاری جاران وەکو جاری جاران پاسی گەورە هەبوو هاتچۆی دەکەن ئەخر ئێستا سیارە زۆرە شار گەورە بووە یعنی سیارە گەورە لەو دادەی ئەوەی نەمایە ئەو وەختەی پاس ئەگەر هەبی ئەوێ چۆل بوو دەزانم وەنیە ئێستا ئەگە پاسی وا گەورە هەبی هاتچۆ بکە خەڵکیش مەسەڵ تڕۆمبیلی ناینتە دەرێ لەوانەیە لۆی ئاسانتری بە پاسی هاتچۆ بکارەوەی بەتەنێ تڕۆمبیلەشی باشوات ڕاستە وەنیە تەماشای سەرجادەی دەکەی ئێستا زۆربەی زۆری تڕۆمبیلەکە یەک نەفەری تێدا ڕاستە پێشتر وانە پێشتر 4-5 نەفەر بە تڕۆمبیلێکی هاتچۆیان دەکرد پاسی عمومی هەبوو هاتچۆی دەکرد ئەگەر لەبیری بینازانم لەبیرمە ئەمانەی مەسەعاش نەبیرە ئەمانەی مەسەعایە دادەنیشتی سەکندا داخی دەبڕ هەتا مەکتەبێ دەڕۆشت یعنیشتەکە زۆر بەوە بوو یعنی زۆر ڕێکوپێکی ئەزامش بەبەستمانەوە پرۆژەی ئەو هەلە هەولێرەدانی شتێک لەگەڵ ئەو قسەیمە سەرکەوتو انشاءالله ئەم بەخۆم کاندیدم بۆ پەرلەمانی داهاتی کوردستان سەلامەت یەک لەو پرۆژانەی کە خەریکیمە 6 مانگە انشاءالله بتوانین لە ئایندەدا ئەو پرۆژەیە سەر بکەویتن زۆر سوپاس سەلامەت چاوت ماز دەکەم زۆر سوپاس خۆش بیاخۆن مەمنون وحافظ باندینە بن زەمان ئەگەر گەراج عمومی هەبیتن پێویست ناکە ئەو پاسانە بێنە ناو ئەو جێ تاریکانە و لەناو سەردا بشتی و ئەگەر پاسی عمومی هەبی گشتی ئێزگەی تایبەتی خۆی دەبی شوێنی ڕاوەستانی خۆی دەبی ئەو کێشانەش چارەسەر دەکەین یەک لەو کێشانێک کە هەمانە لە هەولێری هاتوچۆی هاوڵاتیانە بە ئەو پاسە عمومیانە ئەمە پاسەکان بچووکە و ئەو شوێنانش کە خەڵک دەگواستەوە گەڕەکی گەورەنە هەتا دەگاتە جێی مەبەستی خۆی سێ-چار گەڕەکی لەسرە دەمانەوێت سیستەمێک دابنرێ وەکو جاران بەڕام فراوانتر دەبێت تەبعاً مامە جەنابەت لەبیرتە پێشتر وەکو خەڵک سواری پاسی دەبوو هەتا ئەوەی دەچوو هەتا بەنزیخانەی شۆڕش لای محافەزەژی دی محەتەی مرکزی بوو تقریبا وێزگەی مرکزی بووە مەشاکلی هاتوچۆی ئێرە چی ئێستا گۆر مەسەن سواری ئەو پاسای دەبن هەتا دەگەنە جێ چ مشکلەتان هەیە ئەو پاسە مەسەلا ئەوەیە کە هەوە عەزیەتە و بە عەزابە و یعنی جا ئێستا باشە ئێستاوە گەرمای عالەمەکە هەندە نایەتە دەرێ لە نەشان شانی دەسمی کاکە
یعنی بە دیترینگۆ ئەگەر ئەو سیستێمی جاران دیسان بێتەوە ناو شار باشتر نابیلۆ خەڵک باشتر دەبێ و هەرزانتر دەبێ و ژمارە ئۆتۆمبیلێ زۆرش کەم دەبتەوە لەسەر ئەو جادانە زان ئێستا ئەو جادانە قەپاتە تقریبان خەڵک زەحمەت هاتو سۆ دەکات لەبەر نەبوونی پاسی عمومی مەجبورە خەڵک سواری ئۆتۆمبیل هەر یەکە و نەفەرێک ئۆتۆمبیلێکی دەخۆی مەسا عایلە هەیە سێ چوار ئۆتۆمبیل هەیە سێ چوار ئۆتۆمبیلی دێنکە دەرێ ئەوەش کەم دەبتەوە ئەگەر پاسی عمومی هەبێ تا ڕادەیە هەر پاسەکان گەورە بن بڕێک ئەوە باشە ینی وەکو موشعەکان بی ئەوانەی مەبەستمانە گەورەکانن موشعەکان وەکو موشعەکان لەگەرێکی دانیشتم ئەوە قسەمان کرد گوتی کچەک و کوڕەکەم لە یەک دائیرەنە لە یەک دائیرەنە پێم گوتێ بابە ئەم کتو لە یەک دائیرەنە لۆ هەردوو سایران دەبن یەکتان بیبن هەر ڕۆژ یەکتان بیبن ناکەریارە کەس دەیە بۆ ئۆتۆمبیلی خۆی هات چۆ بکەم وەکو دەبین ئێستامە لەسەر شەقامی 6 مەترینە بێگومان شەقامی 6 مەتری یەک لە شەقامە گرنگەکانی هەولێرە شادەماری شەقامەکانی هەولێرەیە چونکە زۆربەی زۆری گەڕەکەکانی دەوروبەر دێنە ناو ئەو شەقامە دەبینین زۆر شەو ڕۆژ قەڵەباڵغێکی زۆری لێیە و ئەو پاسانەی کە لێرە ئیش دەکەن کێشەیان هەیە کێشەی هاتوچەیان هەیە لەوانەیە هەندێک خەتی تر کە دێتە سەر ئەو خەتەی بە شیوان دەبە بەڵام کێشەیمە ئەوەیە کە نەبوونی سیستێمی پاسی عمومی کە هاتوچۆی هاوڵاتیان ئاسان دەکات لەو شارە و من بەش بە حالی خۆم یەک لەو پرۆژانەی کە دووپاتی دەکەمەوە کە پێویستە بکرێتن و هەوڵ دەدەین لە پەرلەمانی داهاتوودا بە ڕێگای یاسا پژگیری دەستگا تەنفیزیەکانی خۆمان بکەین بۆ ئەوەی بتوانین ئەو پرۆژەی کە هەولی بۆ دەدەین ئەو پرۆژەیە تەطبیق بکرێ لە هەولێر بەڵکو لە شارەکانی تریش ئەویش بەهینانەوەی ئەو پاسانەی کە لە ئەڵمانیا قسەیان وعدیان پێداوین و بە مەزەندەی من و بە بۆچوونی من ئەگەر بێت و ئەمە سەرکەوتوو بین لە دروستکردنی ئەو سیستەمە لە هەولێر و لە کوردستان زۆربەی زۆری کێشەکانی هاتوچۆی ناو شارەکان کەم دەبتەوە من ناڵێم لە ناو دەچی بەڵکو کەم دەبتەوە چونکە خەڵکەکی زۆر ئاسانکاری بۆ دەکرێتن لەوانەیە خەڵکەکی زۆر واز لە ئۆتۆمبیل بینیتن چونکە زۆر کەسێ دەبینی بە ئۆتۆمبیلی تایبەتی خۆی هاتوچۆ دەکاتن ماوەکی زۆری دەوێت تا دەگاتە جێی مەبەستی خۆی چونکە شەقامەکان وەکو دەبینین شەقامی 6 مەتری یەک لەو شەقامانەیە کە زۆر قەڵەباڵغی و جەنجاڵێکی تێدایە. وەکو تەماشا دەکەن ئێستامە لەسەر یەک لە پردەکانی هاتوچۆی هاوڵاتیانی لەسەر شەقامی 100 مەتری ئەگەر تەماشای خوارەوە بکەین لەوانەیە لە 200 ئۆتۆمبیل کە دەڕوا یەک پاسی نابینی ئەوە یەک لە کێشە گەورەکانی شاری ئێمە و وڵاتی ئێمە نەبەس هەولێر تەنها بەوەی چارەسەر دەکرێت وەکو لە هەموو شوێنێک وایە کە بە پاسی عمومی سیستێمێک دابین بکرێتن وەکو جاران بە دەقە و سەعاتی خۆی پاس دەگاتە شوێنی خۆی بە هاوڵاتی دەگواستەوە هەم بە ئیسراحەتی لەوانەیە ئەو پاسانەی کە ئێمە دەیانهینین هەندێکیان ئەکوندشتنیان تێدا هەندێکی دەتوانانی ئیزافەی لەسەر بکەیت و لەوانەیە بە پارێکی هەرزان تریش بگاتە شوێنی و ڕێگای خۆی ئەوە مەبەستی تەواوی پرۆگرامی منە بۆ 4 ساڵی ئایندا کە دەستم پێکردووە پێشتریش نزیکەی 6 مانگە کاری لەسەر دەکەم و بە هەموو هەوڵ و تەقەلایەکەم هەوڵ دەدەم ئەو پرۆژەیە ببتە ئەمری واقع لەو شارە و هەتا لە تەواوی شارەکانی کوردستانی شارە گەورەکانی مەبەستمە و بتوانین هەتا شارە گەورەکانیش بۆ پاسانە بەیەک ببەستین.
ئۆتۆمبیلم لە مالێدانا و بە تەکسی هاتمە ناوشار و هاتمە دائیرەی حکومی و دوای سواری پاسیش بووم لە ئەوەی ئەو تەجروبەی بە خۆم بکەم بزانم چۆن هاوڵاتی کە مەبەستیتی بگاتە شوێنی تایبەتی خۆی ئیشە یان سەردانی شوێنەکە بە پاسی گشتی چۆن هاتوچۆ دەکات. بەڕاستی ئەوە کێشەی نوێنیە کێشەی کۆنا کە لە وڵاتی ئێمەدا هەیە لەبەر نەبوونی پاسی گەورە پاسی گشتی هاتوچۆ و ئەمن وەکو کاندیدی پارتی دیموکراتی کوردستان ژمارە 12 پەیمان دەدام کە ئەو پرۆژەیە جێبەجێ بکرێ و دەمێکیشە دەستم بەو پرۆژەیە کردیە بەڵام پێویستی بە پشتگیری جیهاتی تەنفیزی هەیە وەکو حکوومەت بۆ ئەوەی بتوانین ئەو پرۆژەیە جێبەجێ بکەین و بگەینە ئامانج بۆ ئاسانکاری هاوڵاتی بۆ هاتوچۆکردنی و کەمکردنەوەی ئۆتۆمبیلی شخصی لە سەرجاددا کە بۆ ژینگەش باشە چونکە قەڵباڵغی کەم دەکا سەرفکردنی بنزین کەم دەکا سەرفکردنی ئۆتۆمبیل کەم دەکا هەمووی ئەوانە ئەگەر کۆ بکەینەوە نەتیزەکی باشمان دەداتێ و قازانجێکی باشی بۆ میلەتەکەشمان دەگەڕێتەوە بۆیە ئەو پرۆژەیە نەک بۆ هەولێر بەتەنێ گرنگە بەڵکو بۆ تەواوی کوردستان گرنگە ئێمە ئومێدەوارین کە بتوانین هەولێر وەکو دەستپێک و ئەنجا تەعمیم بکەین لەسەر شارەکانی تری کوردستان.